سڵاوتان لێبێت من دکتۆر هەستکەریم بە یارمەتی هاوکارانم کۆڤید-19 ئەم شەوتان پێشکەش دەکەین. لەم شەو باز لەو پرسیارانە دەکەین یان وەڵامی ئەو پرسیارانە دەدەینەوە کە دەربارەی تەندروستی هەولێر دەکرێت. بۆچی هەندێک جار لە سۆشیال میدیا و لە پەیجەکان باز لەوە دەکرێت کە ڕێژەی مردن یان ڕێژەی توشبوون لە هەڵکشانە. ئەمڕۆ دکتۆر دلۆڤان محەممەد جەلال بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر میوانی کۆڤید-19ە وەڵامی ئەو پرسیارانە و پرسیاری دیکەشی لەگەڵ دەدەینەوە. بەڵام سەرەتا بابزانین دەربارەی ڤایرەسی کۆرۆنای نوێ لە کوردستان و جیهان چی دەگوزارێت؟ 143 توشبووی کۆرۆنای نوێ لە هەرێمی کوردستان چاک بوونەوە و 210 کەسی دیکەش تووشی ڤایرەسەکە بوون و 12 توشبووش گیانیان لەدەستدا. ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕای دەگەێنێت چەندین ڤاکسینی دژە ڤایرەسی کۆرۆنای نوێ لە چەند وڵاتێک لە قۆناغی تێزدان، بەڵام تا سەری ساڵی نوێ چاوەڕێی ڤاکسین مەبن. ژمارەی توشبووانی کۆرۆنای نوێش لە ئەمریکا گەیشتە 4 ملیۆن و ژمارەی توشبووانیش لە سەرتاسەری جیهان 15 ملیۆنی تێپەڕان. 143 توشبووی کۆرۆنای نوێ لە هەرێمی کوردستان چاک بوونەوە و 210 کەسی دیکەش تووشی ڤایرەسەکە بوون. 12 توشبووش بەداخەوە گیانیان لەدەستدا. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماری توشبووان و مردنی کۆرۆنای نوێی لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو بڵاو کردەوە و ڕایگەیاند. لەو ماوەیەدا 12 کەس لە هەرێمی کوردستان بەم ڤایرەسە گیانیان لەدەستداوە کە 4یان لە پارێزگای هەولێر بوون و 7 دیکەش لە پارێزگای سلێمانی و یەکێکیکەش لە پارێزگای هەڵەبجە بووە. هاوکات 210 کەسی دیکە تووشی ڤایرەسەکە بوون کە 69 کەسیان لە پارێزگای هەولێر و 121 توش بوو لە پارێزگای سلێمانی و 15 توشبووی دیکە لە پارێزگای دوهۆک و 9 حاڵەتی دیکە لە پارێزگای هەڵەبجە تۆمارکراون. هەروەها 143 توشبووی دیکەی هەرێم کۆرۆنا لە هەرێمی کوردستان چاک بوونەتەوە و چوونەوە ماڵەوە. تا ئێستا 11571 کەس لە هەرێمی کوردستان تووشی کۆرۆنا بوون، لە نێوانیاندا 444 توش بوو گیانیان لەدەستداوە و 6309 توش بووش چاک بوونەتەوە. ئێستاش 4818 توشبووی کۆرۆنا لە ژێر چاودێری پزیشکیدان. خۆشەویستان سەرنجتان بۆ ژمارەکان ڕادەکێشم کە تایبەتە بە هەموو هەرێمی کوردستان وەکو ئاماژەمان پێکرد بەداخەوە ژمارەی گیان لەدەستدان گەیشتە 444 حاڵەت کە لە ناویاندا خەڵکانێکی تێدایە لەوانەیە تەمەنیشیان گەنج بوو بێ، لەوانەیە کەسانێکی زۆر بەشیان کێشەی نەخۆشی دیکەیان هەبوو بێ. ئەمە هەمووی ئەوە دەسەلمێنێ کە دووبارە دەبارە هەزار جاربارە ئێمە پێویستە زیاتر ئاگامان لە خۆمان بێ. ئەوەی کە لێکدانەوەی زانستی هەتا ئێستا لە بۆ کرابێ کە تا ئێستا ئەنجامەکانیشی بە شێوەیەکی تەواو پشت ڕاست نەکراوەتەوە، بەڵام دەڵێن قسەیەک هەیە هۆکار چییە کە هەندێک جار کەسانێک لە دەرەوەی ئەوەی کە چاوەڕوانکراوە بەم ڤایرەسە گیان لەدەست بدەن دەڵێن دەگەڕێتەوە بۆ توندی توشبوونەکە لەلایەک و لەلایەکی تریش وەڵامدانەوەی جینات و سیستمی بەرگری لەشی کەسەکە لە بۆ ڤایرەسەکە. واتە جیاوازی هەیە لە نێوان کەسێک و کەسێکی تر. ناکرێ قەت ئێمە خۆمان بەراورد بکەین بە کەسێک کە توش بوو بێ و چاک بێتەوە. لەوانەیە داتا و جینات و بەرگری ئێمە زۆر جیاواز بێ، لەوانەیە زۆر لەو باشتر بێ، لەوانەیە بەداخۆ زۆر لەو خراپتر بێ. چەندین جار پرسیارم لە پزیشکانی تایبەتمەند و ئەو هاوڕێیانە و تەنانەت بەڕێوەبەری ئەو نەخۆشخانانە کردووە کە کۆرۆنای تێدا چارەسەر دەکرێت. دەربارەی ئەو حاڵەتانە پرسیارم لێ کردوون، زۆربەیان سەرڕای ئەوەی کە زانیاری پشت ڕاستیان لەلانە، بەڵام دەڵێن هیچ حاڵەتێک لە حاڵەتێکی تر ناچێت. هیچ کەسێک توشبوونی وەکو ئەوی تر نییە. کەواتە ئێمە پێویستە لە سەرمان خۆمان بپارێزین، نەهێڵین تووشی ڤایرەسەکە بین. لەگەڵ ئەوەشدا هەموو ئەمانە بۆ ئەو کەسانەی کە تووشیش دەبن مانای ئەوە نییە ترس و تۆقان و شڵەژانێکیان تێدا ڕوودەم بە پێچەوانەوە سەرکەوتن بەسەر ئەم ڤایرەسەدا و چاک بوونەوە کارێکی ئەستەم نییە، کارێکی زەحمەت نییە. کاتێک کە ئێمە بە تەواوەتی خۆمان پاراست ئەگەر هاتو تووشیش بین زۆربەی حاڵەتەکان حاڵەتی سووک و نیشانەی کەم بوون، بۆیە بە ئاسانی یان دەتوانین بڵین بە ماوەیەکی کەمتر و باشتر توانیوانە کۆنتترۆل ببن و بەسەر نەخۆشیەکەدا زاڵ بن و چاک ببنەوە. چونکە تا ئێستا لە هەرێمی کوردستان سەرڕای 11571 لە سەرەتاوە کە تووشی ئەم ڤایرەسە بوون، تەماشا بکەن ڕێژە زۆرەکە چاک بووەتەوە. ئێستا لە ماڵەوەن بەشێکی زۆریان ئامادەن پلازمای خوێنی خۆیان ببەخشن بۆ کەسانی تری توش بوو کە ئێستا لە نەخۆشخانەکانمان هەن کە ئەوانیش 4818 کەسن. ئێمە دەتوانین بە خۆپارێزی
بە پابندبوون بە بەستنی ماسک و نەچوونە ناو تێکەڵاوی بتوانین خۆمان و خێزانەکانمان بە شێوەیەکی باش بپارێزین. خوا نەخواستە ئەگەر هاتوو تووشیش بووی کەواتە ڕێژەی ڤایرۆسەکە بە شێوەیەکی کەم دەبێ و لە هەمان کاتیشدا ئێمە دەتوانین بە شێوازێکی وە مامەڵە لەگەڵ ڤایرۆسەکە بکەین کە بڵێین ئەگەر هاتوو ئێمە خۆمان نەپارێزین مەترسی لەوانێ لەسەر ژیانی خۆمان و کەس و کارمان دروست بێ. بەڵام ئەگەر خۆمان پاراست توانیمان ڕێو شوێنە تایبەتمەندە تەندروستیەکان جێبەجێ بکەین لەوانەیە توشبوونەکەش سادەتر و ئاسانتر و نیشانەکانی کەمتر بێ و بتوانین بەسەر نەخۆشیەکەدا زاڵ بین. بە نیسبەت پارێزگاکان ئەگەر بە پارێزگای سلێمانی دەست پێ بکەین لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 121 حاڵەتی نوێ بووە لە پارێزگای سلێمانی واتە بە ناو شاری سلێمانی لەگەڵ ئەو ئیدارە سەربەخۆیانەی کە بەسەر بە پارێزگاکان 121 حاڵەتی نوێ هەبووە کە ئەمانە لە ئەنجامی ئەوەی ئایا نیشانەیان هەبوو بێ یاوە خودت بەرکەوتەی کەسانی تر بوو بێتن کە چوو بێتن پشکنینیان بۆ کراوە دەرچووە کە 121 حاڵەتی نوێ لەو پارێزگایە هەیە. ئێستا لەوێ 3789 زۆرترین فشار و زەخت و لۆ دەکا بەداخەوە لەسەر نەخۆشخانەکانی پارێزگای سلێمانیە کە ئێستا ژمارەیەکی زۆری نەخۆشتێدایە بە هەمان شێوە وەکو بەداخەوە باسیش دەکرێت ژمارەی جان لە دەستدان لەو پارێزگای 350 حاڵەتی تێپەڕاندووە کەواتە لە سلێمانی ژمارەکە بەم شێوەیە. ئەگەر تەماشا بکەین دهۆک ئێستا ئەماوەیە کە بەرەبەرە ینی وەکو دەبینین بەداخەوە نەخۆشی لێ دەستنیشان دەکرێت کە هەر چەندە لەگەڵ ئەمەشدا ئەگەر تەماشای داتاکان بکەین تا ئێستا لەو پارێزگای تەنها 293 کەس توش بووە لە ئێستادا نەخۆشخانەکانی بەو 11 کەسێک کە لە 24 کاتژمێری ڕابردووش 75 حاڵەت بووە بێگومان ڕێکار و ڕێنماییەکانیش لەم پارێزگایە جێبەجێ دەکرێت بەڵام هێشتا مەترسی ئەوە لەسەر هەیە کە ئەگەر هاتوو هاو نیشتیمانیانمان یان خۆشەویستانمان لە پارێزگای دووهۆک پابەندی زیاتر نەبن خوانە خواستەلوانی ئەم ژمارەیان زیاد بکە هەرچەندە بەداخەوە بە تەما بووین لەگەڵ بەڕێز پارێزگاری دووهۆک میوانداری بکەین ئەم شەو بەڵام دیارە بەهۆی کار و کۆبوونەوەی تایبەت بە پارێزگاکە بەڕێزیان نەیانتوانی لەگەڵمان بەشدار بن هەوڵ دەدەین ئیشەڵا لە بەرنامەی داهاتوو میوانداری بە ڕێزیشان بکەین. ئەمە بە نیسبەت پارێزگای دووهۆک ئەگەر هەڵەبجە تەماشاکەین لە هەڵەبجە ژمارەی ئەو کەسانی کە لە ماوەی 24 کاتژمێر ڕابردوو 9 حاڵەتە 84 نەخۆشیان هەیە ئێستا لە نەخۆشخانەکان 8 کەسیش لەوێ جانی لەدەستدا و لە سەرەتای سەرهەڵدانی ڤایرۆسەکە تا ئێستا لەوێ 389 حاڵەت کە ئەگەر هاتوو بەراوردی بکەین دەبینین وەکو پارێزگایەکی سنووری کە نزیکە لە ئێرانەوە و زۆربەی زۆری حاڵەتەکان و یەکەم نەخۆشی کە بڵین کۆرۆنای نوێژ لە هەرێمی کوردستان سەری هەڵدا بێگومان هەر لە ئێرانەوە هاتبوو بەڵام لە چاو خۆیان 297 کەس نزیکەی 300 کەس لەوێ چاک بۆتەوە کە ئەمەش ینی دەبێتن ئەو کەسانی بە تایبەتی ئەگەر تۆ کەسێکی ئێستا لە ناو نەخۆشخانەی و چارەسەر وەردەگری و ئەم زانیاریانە دەبینین پێت ڕادەگەێنین کە خۆشبەختانە زۆرترینی ئەوانەی کە چاک بوونەتەوە ینی ئەوانەی کە توش بوون چاک بوونەتەوە تا ئێستاش ئێمە دەمانوێت ژمارەی توشبووان کەم بێتەوە چونکە لە وڵاتی ئێمە خۆشبەختانە چاکبوونەوە زۆرە زوو دەگەینە ئەو ژمارەی کە دەمانوێت و لەو ژمارەش زیاتر بێکە ڕۆژانە توش دەبین. بە نیسبەت پارێزگای هەولێر من لەسەر پارێزگای هەولێر ئەمڕۆ زۆر لەسەر داتاکان بە تەنیا خۆم قسە ناکەم چکۆوەکو ئاماژەم کرد بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر دکتۆر دلۆڤان محەممەد میوانمانە دکتۆریان بەخێربەی سەرسەر و سەرچاو ماندوو نەبی و ئازیەتماندای و تۆمان هێناوەتە ناو ستۆدیۆ هیوادارم لێمان زویر نەبی هیوادارم ئیزعاج نەبی بە پرسیارەکانمان هەندێک پرسیار هەیە تایبەتە بە پارێزگای هەولێر تایبەتە بە ڕێژەی توشبوون لەو پارێزگایە کە ئێمە ئێستا هاوکارانم گرافیکێک و تایملاینێکی هەولێریان ئامادە کردووە من لێرەوە لەسەر تایملاینەکە قسان دەکەم پرسیار لە جەنابیش دەکەین لە هەمان کاتدا لەم گرافیکە ئێمە ئامارەکانی توشبوونمان لە پارێزگای هەولێر بە شێوەی تایملاین بە شێوەی مانک ینی بۆ نمونە لە مانجی ئادار تەنها 57 حاڵەت تۆمارکرا بوو لە پارێزگای هەولێر ئەگەر تەماشا بکەین لە مانجی نیسان ژمارەکە بوو بە 144 حاڵەت پاشان ببوورە لە نیسان 144 حاڵەتی نوێ ینی لەگەڵ 57 ئادەر لە مانجی 5 مقارنەتەن کەم بووە 80 حاڵەت لە مانجی 6 1190 حاڵەتی نوێمان تۆمارکراوە لە پارێزگای هەولێر ئەگەر تەماشاش بکەین تا ئێستای مانجی تەمووز کە ئێستا ئەمڕۆ 22 حوتە 1700 حاڵەت
لەسەر بەرزبوونەوەی ئەو ژمارانە کاکتۆر هۆکارەکەی چی بوو ئاها بەرز بووە؟ بەڵێ بەڕاستی لە سەرەتای بەرەنگاربوونەوەی ئەو ڤایرۆسا ئاماژەمان پێکرد بە تایبەتی تاکو 90 ئایار ئەمە 212 نەخۆشمان تۆمار کردبوو کە لە 6 سێوە ئەمە یەکەم نەخۆشمان تۆمار واتە 212 نەخۆش تا 90 ئایار تۆمار کرا لە ماوەی نزیکەی 80 ڕۆژ بە معنایەکی دی ئەوەیە کە ڕێژەی نزیکەی سێ نەخۆش لە ڕۆژێک تۆمار دەکرا بەڵام ئێستا کە ئەگەر سیر بکەین لە بۆی ژمارەکان کە زۆر زیادی کردێ دوای 90 ئایار بە ڕێژە بیدایەتەکەی لە 30% ینی چل نەخۆش لە ڕۆژێک تۆمار دەکرا ئێستا ڕێژەکە بەرەو 6 لە ڕۆیشتیە ڕۆژانە ئەوەش بەڕاستی پێش 90 ئایاروانە ئەو کاتی ڕێکارەکان تند بوون قەدەغی هاتوچۆ جێبەجێ دەکرا هاوڵاتیان پابندبوونیان زۆر باش بوو ئەو کاتی دوای ئەوەی کە بازارەکان کرانەوە شوێنە گشتیەکان کرانەوە خەڵکەکە بەداخەوە پابندی ڕێنماییەکان نەبوو ئەوە وای کرد کە زووتر ئێمە ئەگەر کەسێکمان دەستنیشان کردبا لە ماڵەوە بوو خەڵکی تری توش نەدەکرد بەڵام دوای ئەوەی کە کرانەوەکە بوو پابندبوون نەبوو هەر کەسێک چەند کەسێکی تری توش دەکرد لەبەرەوەی ژمارەکان زۆر زیادی کرد باسان دەکرێت دەڵێن جەژنی ڕەمەزان کاریگەری هەبوو پێ دوایە ینی سەرڕای ئەوەی کە تا ڕادەیەک قەدەغەش هەبوو ینی هەموو کەس نەیە توانی بە ئازادانە بگەڕێتەوە بەس ئەو بۆنە کۆمەڵایەتیە تەسیری هەبوو بەو شێوازە خۆی ئەویش تەسیری هەبوو بەس پێشەویش لە کۆتا ڕۆژەکانی ڕەمەزان کە کرانەوەکە کرا ئەوانە کاریگەری زیاتری هەبوو بەڕاستی وای کرد کە ینی لە نێوان خەڵک زۆر بڵاو بێتەوە تەنانەت ئێستا گەیشتە ڕادەیەک دەتوانین بڵێن ئەو ژمارەیە کە ئەمە ڕۆژانە تۆماری دەکەین ژمارەکە زۆر لەوەی کەمترە کە ئێستاکە لە کۆمەلگادا هەیە ئەگەر بێت تەمەشای داتایەکان بکەین ئێستا لە زۆربەی گەڕەکەەکانی هەولێر لە زۆربەی قەزا و ناحیەکان لە هەموو شوێنەکان تۆمار کرایە نەخۆش مانای وەیە کەواتە لە هەموو شوێنێک بڵاو بوویتەوە ژمارەکە زۆر زیاترە لەوەی کە ئێستا هەیە کە ئەمەش وابزانم دەری دەخا خێرایی بڵاوبوونەوەی ئەم ڤایرەسە کە ئەگەر هاتوو پابند نەبین وەکو ئەو جیاوازیە دەبی کە لە بینی هەشتا کەس لە مانجێکدا کە مانجی پێنجە بۆ ئەگەر وەلو لە بیکاری زۆر زیرەک نیم بەڵام لەوانەیە ئەوە 15 دقات و دقاتی ئەو ژمارەیە بێت کە تەنها لە ماوەی یەک مانگە ئەو ژمارەی ئەوها بەرز بۆتەوە خاڵی دووەم تا ئێستا لە پارێزگای هەولێر کاکتۆر 3073 کەس توش بووە و هەشتا حاڵەتی گیان لە دەستدان هەبووە پرسیارەکە زۆر دەکرێت ئێستا لێمان دەپرسن دەڵێن لە پارێزگای هەولێر نەخۆش گیان لە دەست دەدا ئایا هۆکاری گیان لە دەستدان کە لە پێشتریش بەداخۆ لە هەرێمی کوردستان تۆمار دەکرا و پاش ئەوەی کە ژمارە زۆرەکەی پارێزگای سلێمانی تۆمار دەکرا بێگومان گیان لە دەستدانیش هەبوو هیچ هۆکارێکی تایبەت یان مەسەلەن بڵین هۆکارێک کە لە دەرەوەی لایەنە زانستیەکەی ڤایرۆسەکە بێت کە بێتە هۆی گیان لە دەستدانی هەندێک لە توش بوون هۆکارێکی تری تەکنیکی هەیە یان هۆکارێکی تری باگراوندێک هەیە کە مەسەلەن ئۆکو باز دەکرێت کە قسەی لەسەر دەکرێت خوانە خواستە کەم و کوڕی و کێشە هەبێت لە چارەسەرکردنەکان بەڕاستی ئەگەر بێت و ڕێژەی مردن تەمەشا بکەین لەسەر تاسەری جیهان ینی ڕێژەکەی هەولێر یان تا ئێستا کە کەمترە بەراورد بە ڕێژەکەی سەرتاسەری جیهان لەبەر ئەوە ینی پێم وانییە کەم و کوڕی یان کەمتر خەمی کرابی لە چارەسەرکردن بەڵام هو باسمان کرد پێش 90 ئایار ئەو کاتی لە 212 کەس تەنها یەک مردومان هەبوو کەواتە ئەو کاتە ڕێژەی مردن نیو لە سەد بەڵام ئێستا ڕێژەکە کە بەرز بوویتەوە بەڕاستی لەبەرەوەی ژمارەکە زۆر زیادی کردیە ئێستا کە نەوعەتی ئەو نەخۆشانەی کە تۆمار دەکرێن دەستنیشان دەکرێتن جیاوازە لەگەوەی پێشتر ئەوەی پێشوو زۆربەی زۆریان بێنیشانە بوون ئێستا ئەو کەسانێک کە بێنیشانن دەستنیشان ناکرێت یاخود پشکنینیان لۆ ناکرێت زۆربەی زۆری ئەوانەی کە دێن سەردانی نەخۆشخانە دەکەن یان پزیشک دەکەن ئەوانن کە نیشانەکانیان هەیە بە معنای ئەوەی کەەوە خۆی لەو ڤایرۆسەکە سەتا هەشتای نەخۆشەکان بێنیشانن یاخود نیشانەکانیان سووکە سەتا بیستەکەی تر بە توندی دەیگرن ئێستا ئێمە ئەوانەی کە دەستنیشان دەکرێت و لە نەخۆشخانەکانن زۆربەی زۆریان سەتا بیستەکەن کەواتە ئێمە ئەو سەتا هەشتاکەی تریشمان لە کۆمەلگا هەیە بەڵام نیان لە نەخۆشخانە سەردان بکەن یاخود دەستنیشان بکرێن بە معنای ئەوەش دێکەوە ئێستا و ژمارەیە کە باسمان کرد کە تۆمار دەکرێت ڕۆژانە
بە تەکیید ژمارەکە زۆر زیاترە لەوەیکەوە ئێستاکە تۆمار دەکرێت. باش ئێوە دکتۆر کە حاڵەتێک دەستنیشان دەکەن ینی ئۆکو چۆن پرسیار لەوە دەکرێت دەڵێن تا ئێستا لە پارێزگای هەولێر هێشتا کەسانێک کە لەوانەیە نیشانەکانیان سووکیش بێ هێشتا هەر داخل دەکرێن ئایا مقارنەتەن بە پارێزگای تر مەسەلەن کە لەوانەیە لە ئەنجامی زۆربوونی ژمارەکان حاڵەتە سووکەکان یان ئەوانەی نیشانەیان نییە داخل نەکرێن بەس ئێوە هێشتا کەسێک کە دەپشکنینەکەی دەردەچێت پۆزتڤە ئێوە هەر ئەیان بنە شوێنێک کە لە ژێر چاودێری بێ یان ئێستا مەجاالێکی تێدا هەیە کە ئەگەر پۆزتیڤش بێ و لە ماڵەوە ئێمە بەخۆی بەڕاستی بە پێی گایدلاین و پرۆتۆکۆلی وەزارەتی تەندروستی و بە پێی ڕێنماییەکان تاکو بەر لە 3 ڕۆژ ڕێنماییەکان ئەوە بوون کەەوە هەموو نەخۆشێک کە دەستنیشان دەکرێت پێویستە لە نەخۆشخانە بێت. بەڵام ئەمە لە بۆی لۆدەکە زۆر زیادی کرد ژمارەکە زۆر زیادی کرد ئێمە پلانەکەمان گۆڕی بۆی کە نەخۆشخانەی مەدانیماندانا کە بەشە ناوخۆیەکانی هەژدەی شوبات زیاتر ئەوە لە بۆ ئەو کەسانە بوو کە نیشانەیان نییە یان نیشانەی زۆر سووکیان هەیە لێماندادەنان پزیشکەکان ڕۆژانە متابعیان دەکردن ئەگەر هاتوو نیشانەکانیان زیادی کردبا دەگوازرانەوە لە نەخۆشخانەکانی تر کە نەخۆشخانەی ئیماراتی و ڕزگاریە. بەڵام بەر لە 3 ڕۆژ ڕێنماییەکان گۆڕان لە وەزارەتی تەندروستی بڕیار درا ئەو کەسانی کەەوە نیشانەیان نییە ئەوانە دەتوانن لە ماڵەوە کەرنتین بکرێن لە ماڵەوە متابعە بکرێتن ئەگەر هاتوو نیشانیان لێ پەیدا بوو یان باری تەندروستیان بەرەو خراپی ڕۆی ئەو کاتە سەردانی نەخۆشخانە بکەن. بەڵام ئێمە تا ئێستاکە بەڕاستی جێبەجێمان نەکردیە لەبەر ئەوەی ئێمە لیژنەیەکی تایبەتی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنامان هەیە لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر و لیژنەی زانستیشمان هەیە سبەی کۆبوونەوەمان هەیە کە دەکا 23 هەفتی 2020 کۆبوونەوەکە لەسەر ئەوەیەکەوە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ئەو کەسانە چۆنیەتی متابعەکردنیان زیاترین پێشنیارەکان چین کاکتۆرانی کە تەسەوڕەکەی بکرێتە بڕیار سبەینێ تەسەور دەکەم ئەمە بینە سەر ڕێ ئەوەی کەەوە ئەو کەسانی کە نیشانیان نییە وا بکەین لە ماڵەوە کەرنتین بکرێ بەڵام میکانیزمێکی گونجاو دابنین لە بۆی بتوانین متابعیان بکەین تیمێکی پزیشکی بی یاخود لە ڕێی تیمەکانی فریاکەوتنی 122 کە ئێستاکە دەتوانن خەڵک ڕێنیشاندەری خەڵک بن لەوەی کەەوە ئەگەر نیشان هێنە هەبێت چی بکەن و چۆن سەردانی نەخۆشخانەکان بکەن ناکرێت هەر لە ماڵەوە ئیهمالیکەی تو تەواو لێ بێت تۆ بەردەوام متابعەیەکیشیان هەر لەسەر هەبێ بۆی بزانن حاڵەتەکە تەتەور بکە بزڵ بخۆی بەڕاستی خاڵەکی زۆر گرنگکەیە لێرە زۆر کەس هەیە ئەوانەی کە ئێستا کە بەحسەکەیان دەردەچیتن و خۆیان داوا دەکەن لە ماڵەوە کەرنتینکرێن یاخود مۆبایلەکەی هەندا دەخەن تاکو نەتوانین کۆنتاکتیان پێ بکەین بەڵام دوای 3 ڕۆژ تا ڕۆژ نیشانەی لێ بەدیار دەکەوێت زۆر جار ئەمە ڕۆژانە نەخۆشمان هەیە لەوەی کە پێشتر دەستنیشان کرایە نەهاتەوە نەخۆشخانە بەڵام دوای 3 ڕۆژ تا ڕۆژ بە تەنگە نەفەسی و بە نیشانەوە دێتە نەخۆشخانە ئەو کاتەش بەڕاستی ئەگەر ئەتوو ئەو دابڕانە هەبێ لە بینی تیمی پزیشکی و نەخۆش بۆی هەیە چارەسەرەکەی زەحمەت بیتن لەبەر ئەوە ئەمە دەمانەوێت میکانیزمێک دابنین لە سەرەتای دەستنیشانەکەیەوە تاکو چابوونی یاخود دیارکەوتنی دەستنیشانەکانی لەگەڵی دابین لە بۆی زووتر ڕێنیشاندەری بین و زووتر بتوانین چارەسەری لە بۆ دابین کە ئەمەش ڕای زۆربەی زۆری پزیشکان و هەر ئەو تیمە زانستی کە بە ڕێزیشت باست کرد ئەوەیە کە دەڵێ یەک لە کێشەکان و کە ئەوانی کە دەبێتە هۆی بەداخۆ گیان لە دەستدان درەنگ هاتنە درەنگ بوونە بەشێکی زۆریان ئێستش لە هاوڵاتیان بڕای وایە کە ئەو نیشانانی هەیە تای ماڵتایە ئێستا ینی بەداخەوە بە شێوازێکی بەربڵاو ئەوانی کە نیشانیان لەوانەیە کۆڕۆنانە بێ وەنیە کاکتۆر بەڵام خۆی ئێستا نەخۆشەکانی تریش مایە وەنیە بڵێ ئێستا کە کۆڕۆنا هیچ نەخۆشی تر نەمایە بەڕاستی بەس پێویستە هەر کەسێک ئەو نیشانانەی کە کۆڕۆنا هەیتی پێویستە تەکید بکرێتەوە لە بۆی ئەتوو ئێستا بەڕاستی هەندێک شتی ناخۆشی تێدا ئەو نەخۆشی و ئەو ڤایرۆسە کەوا ڕۆژانە لە بەرچاومان دەیبینین و باسی لێوە دەکرێتن زۆر زار نەخۆش هیچ نیشانەیەکی نییە لە ماوەی ڕۆژێک 2 ڕۆژ نیشانەی لێ پەیدا دەبێت و لە ناکاو وەزعی تێک دەچیتن ئەوە بەڕاستی وا دەکاتن ئێمە پێمان خۆشە نەخۆش ئەگەر هاتوو نیشانەکانی هەبوو وا باشترە تەکید بکرێتەوە کە هەوەیان ناچونکە لەوانەیە نەخۆشیێکی درێژخایەنی هەبی لەگەڵی لەوانەیە بەرگری لەشی کەم بیتن ئەوانە زیاتر تەسیر دەکا بەڕاستی وا دەکاتن
نەخۆشەکە باری تەندروستی بەرەو خراتر بڕاتن و بەڕاستی بەداخەوە زۆر جاریشەیە ئەوە دەبێتە هۆکار لە بۆ ئەوەی کەواجیانی لەدەست بداتن و نەتواندرێ هیچی بۆ بکرێتن لە ڕووی پزیشکیەوە. زۆر باشە مادام ئێمە باسمان لەوە کرد کە پێویستە ئەو نیشانانە زوو بناسرێنەوە پێویستی بە پشکنینە بۆ پشت ڕاستبوونەوە کەواتە دوای دێمە سەر شێوازی پشکنین کە ئێوەش پێم وابێ لە نیەتاندا پشکنین فراوان بکەن بەڵام دەچمە ڕواندز بۆ لای سۆران کاک تەیفور هاتۆتۆ سۆران چکە منۆمزانی لە ڕواندزی کاکە تەیفور ماندوو نەبی لە بەیانیەوە دەتبینین و هەر لە ئیشوکاری لە ساغ بێ هاوشانی هەموو هاوکاران و پەیامنێرانی ترمان کاکە تەیفور پێمان بڵێ لە دەڤەری سۆران و دیانە بارودۆخەکە چۆنە و حاڵەتێک شتێکی وا کە زانیاریێکی و هەبێ بتەوێت پێمان بگەێنی ئێمەش لەگەڵ بەڕێز بەڕێوەری گشتی تەندروستی هەولێر دەمانوێت جۆمان لە قسەکانت بێ فەرموو. سڵاوتان لێبێ شەوتان باش دیارە ئەوەی تایبەت بێت بە دەڤەری سۆران بێگومان کە قسە لەسەر سۆران دەکەین بۆ پێی کە بەڕێبراتی تەندروستی سۆران سەرپەرشتی کردی تەندروستی سۆران و ڕواندز دەکات هەردوو قەزاکە هەمیشە ئامارەکان پێکەوە ڕادەگەێنرێت بۆیە ئامارەکان ینی پێکەوە قسە لەسەر هەردوو قەزا دەکەم با پشتبەستن بە قایمقامی سۆران کە هەمیشە سەر لە بەیانی کاتژمێری نۆ لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک هەمیشە پۆستێک دەکات باس لە ئامارەکانی ڕۆژ دەکات بۆ نمونە ئەو ئامارێکی ئێستا وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیان لە نێو ئەو ژمارەیە لە نێو ئەو ئامارە ده حاڵەتی توشبوون بە کۆرۆنا سۆرانە کە سەر لە بەیانەکەی قایمقامی سۆران ڕایگەیان ئەو ده حاڵەتە ئەوە قایمقامی سۆران ڕایگەیاندووە دیارە هەشتیان دانیشتووی سنتەری قەزای سۆرانن یەکیشیان لە سنووری قەزای مێرگە سۆر هاتووە یەکیان لە قەزای چۆمانەوە هاتووەواتە لێرە پشکنینەکانیان بۆ کراوە دەرکەوتوە کە هەڵگری ڤایرۆسەکەن ئەوەی تایبەت بێت بە سۆران و ڕواندز ئەگەر ئامارێکی نزیک مەودا وەربگرین بۆ نمونە لە 5 ڕۆژی ڕابردوو 66 حاڵەت تۆمار کراوە ببوورە 88 حاڵەت تۆمار کراوە ئەمڕۆ کە ڕۆژی شەشەمە ده حاڵەتی دیکە تۆمار کران واتە گەیشتە حاڵەتەکان گەیشتە 98 حاڵەت 98 حاڵەتیش لە ماوەی 6 ڕۆژدا یەکجار زۆرە ئەوە کۆی گشتی توشبووان لە سۆران و ڕواندز تاکو ئێستا ئێمە قسەی لەگەڵ لەسەر دەکەین گەیشتە 276 کەس و هەموو ئەوانە سەبارەت بە هۆکارەکەی من قسەم لەگەڵ قایمقامی سۆران بە بەردەوامی و لەگەڵ بەڕێوەبەری تەندروستی سۆران لەگەڵ قایمقامی ڕواندز کردووە هەر سێکیان باستەوە دەکەن کە هۆکاری بڵاوبوونەوە کە گرینگی ئاماژێ بۆ بکرێت ئەوەیە ئەوان پێیان وایە باڵێن پەیوەندی کۆمەڵایەتەکان یاخود پتەوی پەیوەندی کۆمەڵایەتەکان هۆکاری سەرەکی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەیە بۆ پێی کە تاکو ئێستا خەڵکانێک پشت دەبەستن یاخود پەیوەندی کۆمەڵایەتەکان پەیڕەو دەکەن جێبەجێ دەکەن هاتوو یەکتر دەکەن بە تایبەت لە کاتی شەو و یەکێ لە هۆکارەکانی دیکە کە پەیوەستە بە پەیوەندە کۆمەڵایەتەکان ئەوەیە کە پرۆسەی هاوسەرگیری بە تایبەت دەستنیشانکردن ئێستا لە کاتی شەوان ئەنجام دەدرێ و لێرە و لەوێ قەرەباڵغی دروست دەکرێت هەرێک لە قایمقامی سۆران و ڕواندز لەگەڵ بەڕێوەبەری تەندروستی سۆران پێیان وایە هۆکاری سەرەکی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە تەشەنەکردنی و تۆمارکردنی 98 حاڵەت لە ماوەی 6 ڕۆژدا هۆکارەکەی پەیوەندی کۆمەڵایەتەکانن ئەوان باستەوە دەکەن کە دۆخی ناوچەکە خراپە بەڵام لەگەڵ خراپی دۆخی ناوچەکەش لە ڕووی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڤید-19 ئەوان نیەتی ئەویان نییە بگەڕێنەوە سەرڕێکارە کۆنەکان قەدەخەی هاتوو چۆ داخستنی بازار شوێنە گشتەکان ئەوە ناکەن ئەوەش بە لە بەرچاوگرتنی بژێوی ژیانی خەڵک بەڵام نیگەرانن لە ڕەوشەکە بەگشتی و دیسانیش هەوڵەکانی بواری تەندروستی بەردەوامن بۆ نمونە هەوڵدراوە کە ئێستا شوێنێکە کاری لەسەر دەکرێت کە پێشتر فریاکەوتن بووە لە دوای ئەویش بەڕێبراتی هاتوچۆی لێبوو گواستراوە ئێستا کاری تێدا دەکرێت بۆ ئەوی ئامادە بکرێتە شوێنی چاودێریکردنی ئەوانە کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا دەبن چەند ڕۆژی دیکە دەخەیانێت بە پێی وتی قایمقامی سۆران و بەڕێوەبەری تەندروستی سۆران چاوەڕێ دەکرێت لە هەفتەی داهاتوو ئەو شوێنە ئامادە بکرێت ئامادە ببێت و شوێنی هەفتا کەسی تێدا دەبێتەوە بەڵام وەک باسم کرد لە ماوەی 6 ڕۆژ 98 کەس تووشی ڤایرۆسەکە ئامادە بکرێت ئەگەر تەماشا بکەین کە لە دەڤەری سۆران ئەمە وەکو دواپرسیار لێت بکەم لە دەڤەری سۆران شوێنی گەشتیاری زۆر هەیە ئێستا ئایا هاوڵاتیان لە شار و شارۆچکەکانی ترەوە بە تایبەتی بڵین لە سنتەری پارێزگای هەولێر و
دەوروبەریەوە ئایا قسە خەڵک هەر هاتوچۆ ئێوەکە شوێنە گەشتیارەکان کراوەن بە شێوەیەکی فەرمی ئەوەی تایبەت بێت بە شوێنە گەشتیارەکان بالەوە دەست پێ بکەم کە ناوچە گەشتیارەکانی دەڤەری سۆران ڕواندز چۆمان مێرگەسۆر ئەو دەڤەرە بەگشتی لە ١٨ ناوچە گەشتیارەکانی هەولێری پایتەخت پێک دێنن و لە ١ هەموو ناوچە گەشتیارەکانی عراق لە خۆ دەگرێت واتە ناوچە گەشتیارە بەناوبانگەکان لێرن لەو سنوورن و لە دوایین ڕێکارەکانی حکوومەتتی هەرێمی کوردستان ژووری ئۆپراسیۆنی پارێزگای هەولێر بڕیاردرا بەکردنەوەی شوێنە گەشتیاریەکان تەنها ڕێکارەکان یاخود مەرجەکانی خۆپارێزی بۆ خاوەنی شوێنەکان و ئەوانێک کە لەوێ کار دەکەن بەوان دیاریکرا کە دەبێت 100% بابەت بن ئەجینا بە پێچەوانە سزا دەدرێن بەڵام ئەوی تایبەت بێت بە گەشتیاران هیچ مەرجێکیان بۆ دانەندراوە و گەشتیاران خۆیان ئازادن چۆن مامەڵە دەکەن چۆن سەردانی ئەو شوێنانە دەکەن و چۆن کاتەکانی خۆیان بەسەر دەبن واتە ڕێکارەکانی خۆپارێزی مەرجەکان بۆ خاوەنی ڕێستۆرانت و ئەو شوێنە گەشتیاریانە دانراوە و ئەو کەسانی تێدا کار دەکەن بەڵام بۆ گەشتیاران هیچ مەرجێک دانەندراوە وە گەشتیاران بەردەوام سەردانی شوێنە گەشتیاریەکان دەکەن و بەتابەت لە ڕۆژانی هەینی ئەو شوێنانە جمەی دێ لە گەشتیار. هاوکارمان تەیفور محەممەد لە سۆرانەوە زۆر سپاس ماندوو نەبی بە هیوای سەلامەتی بۆ خۆت و بۆ هەموو هاوڕێیانت هیوادارمە ئۆتۆمبیلەش نەتشێلێت چکە لە پشتەوە بەیەکی دانە. شەوشات دکتۆر جان ئێوە تەرکیستان بەس لە ناو سنتەری شارەیان وەکو ئەو شوێنە گەشتیاریانەش ئێوە قسەی خۆتان تێدا کردووە بەڕاستی بەخۆی عادەتەن کە ژووری ئۆپەراسیۆنی هەولێر کۆبوونەوە دەکاتن لە ڕێگای پارێزگاری هەولێرەوە کۆبوونەوە لەگەڵ گشت قایمقامەکان دەکرێتن و لە ڕێ ئەوانیشەوە دەگەێنرێتە ئەو شوێنانەی کە پێویستە سەرڕای ئەوەش ئێمە لە ڕێی بەڕێوەبەرایەتی تەندروستیەکانی دەوروبەری شار و ئەوانەی ترکە لە سۆران و چۆمان و با بڵێن لە بارزان و لە شەقلاوە ئەو ڕێنمایانەی کە هەن یان ئەو بڕیارانەی کە دەردەچێتن دەگەێنرێتە ئەوانیش هەر یەکە و لیژنەی خۆی هەیە لە بۆ بەدواداچوون زووتر ئێمە لە ڕێی هەمان لە ڕێی ژووری ئۆپەراسیۆنی هەولێرەوە لە ناو سنتەری شار لە ڕێگای قایمقامیەتی ناوەندی هەولێر و لیژنە دانرابوو 6 لیژنەی تایبەت دانرابوو کە نوێنەری تەندروستیشی تێدایە جگە لەوەش لە بەڕێوەبەرایەتیەکانی دەوروبەری شار لەوێش تایبەت هەبوو جێبەجێکرا ینی ئێستا کەواتە ینی هەموو شێوازەکەی کە وەکو بەڕێزیشت باسێکی وەکو لە پەیامەکانی حکوومەتیشەوە کە لە وەزارەتیشۆ دەردەچێت ینی تقریبان زۆربەی زۆری شوێنەکان فراهەم کراون بەڵام بەرپرسیارەتەکە ئێستا کەوتۆتۆ سەر خودی بەڕاستی یەک نقطەی زۆر مهم هەیە لێرە زۆربەی ئەو ئیزراعاتانەیان ئەو ڕێنمانەی کە دەردەچن لە بۆ تەندروستیە واتە نە ئەمنیە نە ڕێکارێکی حکومیە لەبەر ئەوە زۆر تۆ ناتوانانی ناچاری ئەو کەسانە بکەیت یان ناتوانانی ئیزراعاتێکی توندیان لەگەڵ بکەیت لەبەر ئەوە لەوانەیە تو کە شوێنێک پابند نابیتن ئایا غەرامە دەکرێتن یاخود شوێنەکە دادەخرێ بەس بۆ ماوەیەکی کاتیە دوای ئەوە دەکرێتەوە لەبەر ئەوە بەڕاستی بەداخەوە ئەم شوێنە گشتیەکان یان ئەو شوێنانێک کە ڕێمایەکانیان لە بۆ دادەندرێتن زۆریان پابند نین و بەداخۆش خەڵکیش پابند نییە خەڵکیش چونکە جێبەجێکردنی ڕێنماییەکان تەنانەت ئاسانترینیان ئەوەیە کە ئەتوو دەمامک بەکاربیین یان ماسکێک بەکاربیینیکەوە ڕێژەی توشبوون زۆر کەم دەکاتەوە کە کارێکی زۆر ئاسان و ئەوەیە بەڵام بەداخەوە خەڵک پابندی نابێت هێشتا کێشەمان هەیە لەو بابەتە من دێمە سەر نەخۆشخانەی ڕزگاریش بەس حەزوی ویستم پێش ئەوە پرسیار لەسەر پشکنین لە بەڕێزت کەم ئێوە لەبەر زۆربوونی ژمارەی توشبووان و زۆربوون زیاتری ژمارەی بەرکەوتەکان کە ئەوە وەکو ئاماژەت پێکرد لەمانی 3 و 4 ئێوە بە دوای بەرکەوتەکان دەڕۆشتن ئێستا وەکو چۆن بڵێ بە کورتی و مختصری فریایی توشبووەکان ناکەین پشکنینیان بکەین پلانتان چییە بۆ فراوانکردنی توانای پشکنین چونکە ئێستاش خەڵکێک هەیە لەوانێ بڵێ چەندین جار دەگەین دەچینە سنتەری کۆڕۆنا کاتمان بۆ دیاری دەکەن درەنگ بە بەرمان دەکەوێت هەتا ئەو ماوەیە ئێمە نازانین توش بووینیان توش نەبووین پلانی فراوانکردنی پشکنین چییە؟ دەزانی بخۆ یەک نقطە هەیە بەڕاستی ئێستا لۆدەکە زۆر بووە لەبەرەوەی ئەو کەسانی کە بە نیشانەوەن ئەوانە ژمارەیان زۆرە دێن سەردان دەکەن سەرڕای ئەوەش بەرکەوتەکانیان هەموو فەحسیان لە بۆ دەکرێتن
ئێستا زۆر ینی لەبەر ئەوە خەڵکەکەش زۆر زار هەیە ینی هەندێک شوێن هەیە ترسی لۆپەیە بووە یان دەبینی لە فەرمانگەیەکی حکومی یەک کەس توش دەبی یان دوو کەس توش دەبی ژمارەیەکی زۆری فەرمانبەرەکانی ئەوێ داوا دەکەن پشکنینیان لە بۆ کرێ لەبەر ئەوە ئێمە لە تاقیگەی ناوەندی هەولێر کە لە ناو سنتەری شار تەنها شوێنێکە پشکنینەکانی لێ ئەنجام دەرێ ژمارەی ئەو سامپڵانەی کە وەردەگیرێ لە ئیمکانیەتی لە تااقەتی مختبەرەکە زیاترە لەبەر ئەوە زۆر زار کات زیاتر دەخایەنیتن ئەمە ئێمە تەنانەت شوێنێکی تریشمان کردیتەوە لە بۆ وەرگرتنی سامپل لەبەرەوە ئێمە لە بەرنامەماندایە لە کاتێکی نزیک لە ناو سنتەری شاری هەولێر لە دوو شوێنی تریش بکرێتەوە پشکنینەکان سەرڕای ئەوەش لە ناو سنووری پارێزگای هەولێر ئێستا لە زۆر شوێنی تر دەکرێت وەکەوەی لە سۆران دەکرێتن لە نەخۆشخانەی بلێ دەکرێت نەخۆشخانەی پیرمان ئەنجام دەدرێتن بەڵام لۆدەکە زۆر زۆرە بەڕاستیش دیاردەیەکیش بەهیا بووە ئێستا خەڵکێکی زۆر هەیە محاولە دەکا ئەگەر نیشانەشی نەبی هەیە داوا دەکاتن فەحسی لۆ بکرێتن یان وەکو باسمان کرد لە شوێنێک کە بەرکەوتەی هەبوو بیان تەسەوەر بکا بەرکەوتەی هەبی بەڵام دوای ئەوەی کە ئەگەر هاتوو پۆزتیڤ بێتن عکس دەبیتەوە ئەو کاتە مۆبایلەکەی دادەخا یا محاولە دەکات لە ماڵەوە بمینێتەوە ینی بەڕاستی ئەو مەشاکلە تەکنیکیانە و هەوانە دروست دەبیتن زۆر جار لۆدەکە لەسەر مختبەر زیاد دەکات ئێستاش وای لێ هاتیە بەڕاستی وەکو بەرکەوتەش کە زەنابش نیشارەت پێدا ئەمە پێشتر خۆمان ئەگەر ئەو کەسەی دەستنیشانمان دەکرد لەوانەیە یەک حسابی ئەومان دەکرد کامە بەرکەوتەی هەبووە پشکنینی لە بۆ بێن بەڵام ئێستا ڕۆژانە بۆ نمونە ئەوڕۆ کە 69 کەس دەستنیشان کرایە ئەگەر هاتوو بەرکەوتەکانی دیارکەین لە کاتی قەدەغێ هاتوو چۆ لەوانەیە دەکەس بەرکەوتەی بە ئەگەر زیادەکەی ئەوە بە بەڵام ئێستاکە لە بۆی شوێنە گشتیەکان کرایتەوە لەوانەیە سەردانی بازاری کردیە سەردانی فەرمانگەی حکومی کردیە بۆیە بەرکەوتە بە تەواوی دیاری ناکرێت هەر فریاش ڕێژەیەکی ئاسایی بۆ کەسێکی ئاکتیف کە ئەگەر ڕۆژانە کار و چالاکی خۆی بکە وابزانام ستانداردێک دانراوە کە لە 25 کەس کەمتر نییە بەرکەوتەی هەیە لەگەڵ خەڵکی تەنانەت ئیتر ئەگەر ئۆتۆمبیل بنزین تێکە ئەگەر بڕاتە شوێنی کارەکەی وەکو بەڕێزت ئاماژەت پێ کرد ئەمانە هەمووی بێگومان کێشەیە بەس سەرڕای ئەوەش بەڕاستی ئێستا هەر هەمومان بەرکەوتین ڕاست ینی ئەوە نییە یەکێک بڵێ بەرکەوتە بیتن ئێستا هەر هەمومان بەرکەوتین ئەوە لە هەر شوێنێک بی تەنانەت ئێستا ئەگەر بەس هەمومان پشکنیم بکەین ئەگە بە بەرکەوتە بەجددی وای لێ هاتی ینی ژمارەکان زۆر زیادی کردیە و تەنانەت ئێستا ئەمە بەڕاستی لە کەرتی تەندروستی تووشی کێشەی ئەوەش بووینە کە خەڵکی ژمارەیەکی زۆر لە پزیشکان و کارمەندان توش دەبن ئێستا لەوانەیە زۆرترین ژمارەی لە کەرتی حکومی ئەگەر توش بوو بێتن پزیشک و کارمەندن کە توش بووینە لەبەرەوەی بەرکەوتیان زۆرە و خطوڕیان یان ترسناچیان زیاد دەبێتن کە ئەوانە های ڕسک گروپیان پێ دەڵێن ئەوە گروپی ئێستا پاکێجێکمان لەسەر نەخۆشخانەی ڕزگاری و پزیشک و کارمەندانی ئەوێ و بە شێوەیەکی گشتی هۆکاری توشبوونیان نەخۆشخانەی ڕزگاری کە گەورەترین نەخۆشخانەیە لە سنووری پارێزگای هەولێر لە سەرجەم بەشەکانی چارەسەری و فێرکاری لە خۆ دەگرێت ئەنی لەمە ئەو نەخۆشخانەیەدا لە مانگی چواری ئەم ساڵەوە تایبەت کراوە بە چارەسەرکردنی توشبوانی ڤایرەسی کۆڕۆنای نوێ لەم نەخۆشخانەیە زیاتر لە 400 کارمەند و پەرستار و پزیشک لە ڕوبەڕوونەوەی ڤایرەسەکە بەردەوامن و چەندین کارمەند و پزیشکیش هەر لەم نەخۆشخانەیە تووشی ڤایرەسەکە بوون بەڵام خۆشبەختانە هیچ کارمەندێک تا ئێستا جانی لەدەست نەداوە بە ڤایرەسەکە. ئێرە نەخۆشخانەی ڕزگاریە گەورەترین نەخۆشخانەیە لە پارێزگای هەولێر نزیکەی 40 ساڵە دامەزرا و نەخۆشخانەی گشتی و فێرکاریە و سەرجەم بەشەکانی چارەسەر و فێرکردن لە خۆ دەگرێت. لە سەرەتای مانگی چوارەوە نەخۆشخانەکە تایبەت کراوە بە چارەسەرکردنی توشبوانی کۆڕۆنا. ئێستا سەرجەم بەشەکانی وەستاوە و تەنها چارەسەریەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا تەرخان کراوە. بەڕێوبەری نەخۆشخانەی ڕزگاری دەڵێت لە سەرەتای ڤایرۆسەکەەوە تا ئێستا زیاتر لە 1000 نەخۆش لە نەخۆشخانەکە چارەسەر کراوە. لە مانگی چارەوە دەتوانین بڵێین نەخۆش داخل بوو فترێک وەبوو نەخۆشمان هیچ نەبوو دوایە نەخۆشەکان بەرەبەرە زیادی کرد تاکو ئێستاش هەر لە زیاد بوون هەڵکشاندایە ئەمە لەو کاتی و هەتا ئێستا 1073 نەخۆشمان وەرگرتووە زۆربیان چاک بووینەوە زۆربیان چوینەوە دەرەوە
گیان لە دەستدانمان هەیە ئەوانەی کە لە پارێزگای هەولێرجانی لە دەستداوە زۆربەی لەو نەخۆشخانەیە چکە بەپێی پرۆتۆکۆلی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەولێر ئەو نەخۆشانەی باڵیان ناجێگیر ئەوان دێنە ئێرە. نزیکەی 400 کارمەند و پەرستار لەم نەخۆشخانەیە لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنادا بەشدارن و بەردەوام چارەسەر بۆ نەخۆشەکان دەکەن. جگەلەوەی 40 پزیشکی پسپۆر 24 کاتژمێر چاودێری ڕەوشی نەخۆشەکان دەکەن. ئەمە ڕۆژانە ئەو نەخۆشانە وەردەگرین کە لە سنتەری کۆڕۆنای دێپاش دەرچوونی فحسەکانیان بە پۆزتیف ئەو نەخۆشانە کە پێویستیان بە چارەسەر هەیە کە باری تەندروستیان تند و مامناوەندە ئەوانە پێشوازی دەکەین و داخلیان دەکەین لە بۆ ئەو شوێنانی کە پێویستیان پێوە حسبە لەسول ڕۆژان لایەن پزیشک و پەرستار و کارمەندانەوەش چارەسەریان پێدەدرێ و متابع دەکرێن. لە 5 تابق نەخۆشمان هەیە تا نهۆمی یەکەم چاودێری چرا. نەخۆشخانەی ڕزگاری پێکاتوە لە 5 قات و 400 قەرەوێڵە لە خۆ دەگرێت. لە مانگی چوارەوە تا ئێستا 1074 توشبووی کۆرۆنا چارەسەریان بۆ کراوە. لەو ژمارەیەش 94 نەخۆش بە ڤایرۆسی کۆرۆنا لە نەخۆشخانەکە گیانیان لەدەستداوە. ئێستا 140 نەخۆش لە نەخۆشخانەکە چارەسەر وەردەگرن و 8 نەخۆشیش لە بەشی چاودێری چڕدان. بەشی چاودێری چڕی نەخۆشخانەکە لە 8 قەرەوێڵە پێکاتوە و پلانیشدان راوە قەرەوێڵەکانی چاودێری چڕ بکرێت بە 16 لەبەرەوەی بەشێکی زیاتر لە نەخۆشەکان پێویستیان بە چاودێری چڕ هەیە. سیستەمی هەناسەدانی نەخۆشخانەکە لە 3 بەش پێکاتوە: ئۆکسجینی شل و ئۆکسجینی قەنانی و ئۆکسجینی کارگەی و ئۆکسجینی ناوخۆ. بەهۆی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا چەندین کارمەندی نەخۆشخانەکە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون، بەڵام هیچ کارمەند و پزیشکێک بە ڤایرۆسەکە گیانیان لەدەست نەداوە. ڕێناس عەلی، کوردستان 24 هەولێر. هیوای سەلامەتی بۆ هەموو پزیشکان و کارمەدان لە سەرتاسەری هەرێمی کوردستان دەخوازین و هیوای سەرکەوتنیشان بۆ دەخوازین کاتێک کە بەرەنگاری ئەم ڤایرەسە دەبنەوە و لەگەڵ زۆربوونی ئەم ژمارەیەی توشبووان بێگومان ئەوانیش ئەرکێکی قورستر و پیرۆستریان کەوتوتە سەرشان. پێشەوەی پرسیار لێ بکەم لە سەر نەخۆشخانەی ڕزگاری کاک دکتۆر، بەڕێز ئەحمەد سەفارمان لەگەڵا کە ئەو هاوڵی نەخۆش بوو بۆ ماوەی چەند ڕۆژێکیش لە نەخۆشخانەی ڕزگاری ماوەتەوە. دەمێ بپرسم کاک ئەحمەد ئێوارە باش، ئەگەر پێم بڵێ لەبەر چی هاوڵی چێ بووی؟ باشتر سپاس بۆ جەنابیشت. دەمێ پێم بڵێ بزانم هاوڵی چێ بووی و چەند ڕۆژ لەوێ مایتەوە و ئێستا بارودۆخی نەخۆشەکەتان چۆنە؟ سەرەتا ئەمە کە نەخۆشی باوکم کە تەزبیت کرا کۆرۆنایە 21 ڕۆژ لەوێ ماین. من وەکو هاوکاری باوکم لە نەگەتیف بووم، چمە ژوورەوە بابم پەرکەوتە بوو، یارمەتی باوکمدا. یعنی خۆت توش نەبوو بووی کاک ئەحمەد؟ نەخێر خۆم توش نەبووم، لە ئەلحەمدولیلا 21 ڕۆژیش 24 کاتژمێر ناو نەخۆشان بووم. بەس خۆم جوان پاراستە بوو. بەس ئەوەترین شت ئەوە بوو کە دوو کەمامەم بەستا بوو و زائیدەن کلینکسشم لە بینیدانا بوو، ئەوانەی کە تێلیان هەیە کەمامەکان. یعنی بەو شێوازە توانی خۆت بپارێزی. بەگەر پرسیارێکی تایبەت لێ بکەم، ترست نەبوو؟ بەس هیچ کەمام نەدەترسایی کە تووشی ڤایرۆسەکە بی یان خۆشەویستی باوکت دوای لێ کردبێ ئەو ترسەت خستووە لاوە؟ وەڵڵا بڵێنەڵێ خۆشەویستی باوکم وای کرد لە کۆرۆنای نەترسێم، بەس کە چوومە سەنتەرەکەی چوومە ناو نەخۆشەکان گوتم ئەمە لە کۆرۆنای بەرزترم. یعنی بەو شێوەیە توانی قەناعەت بە خۆت بێت؟ هیچ شێوەیەک. بەڵێ ئەهامشی ورەت بەرز بیتن، چونکە بارودۆخی باوکت چۆنە ئێستا؟ نەخۆشان بووم، نەخۆشەکان لە خوای بە زیادی زۆر باشە. یعنی پاش 21 ڕۆژ توانی بەسەر نەخۆشیەکە دازاڵ بێ و بە تەندروستێکی باش گەڕێ. بەڵێ کە وەزعی تەندروستیەکەی باوکم زۆر خراپ و لەو پەری خراپی بوو. بەس لایەنی باشم ئەمن چ بوو؟ ئەمن 18 ڕۆژ 1 سانیە نەمهێشت ئەو ئۆکسیزینەی بکاتەوە. ئەمن ئەلەوێ دیقەتمدا
کە تەرکیزێکی زۆر بە قوتمدا لەسەر ئەو نەخۆشانەی وێنەرکە ئەوانەی ئەمری خۆیان دەکرد کۆچی دواییان دەکرد 1990 مەسەلەن برێم ئەمن باسی خۆم بکەم مەسەلەن ئەمە کابراایەکەم نەخۆشی کۆڕۆنامە ئۆکسسیجینم بە ئۆکسیمەتر 85 ئۆکسسیجینم لەسرە قورگم هیچک دەکا ئاوی دەخۆم ئەو ئاوە بڵێنەڵێ ئەبتا ئیدرار پێویستم بە دەست ئاوە ئەچمە دەست ئاو لەوێش کە دێمەوە جێ خۆم تەماشا دەکەم ئۆکسیمەترم ئەمە کە ئۆکسیمەترم هەیە لەوانەیە یەکە چتکا لێ ئۆکسیمەتر نازانیت تشبی تەماشا دەکە ئۆکسیمەتری 6 ئەو بە 3 سەعات نایەتە جێ نابتە 75 دیسان ئۆکسیجین دادەنێتن دیسان تەنگە نەفەس دەبی تووشی پلازمای دەبوو پاشەوی عینە پلازمەش لەسەر ئەوە بیتن کە پلازمایان دەداتێ 48 سەعات نابی ئۆکسیجینی دەربینیتن ئەو کەل عادە عینەن ئۆکسیجینی دەربێنێتوە ئاودەست دەهاتەوە. ئێستا من باسی ئەو خاڵە دەکەم لەگەڵ بەڕێز بەڕێوەری گشتی بەس دەمەوێت ئەو پرسیارە لە تۆ بکەم تەنها لە خێزانەکەی ئەوە بەس باوکت بوو کە تووشی ئەم ڤایرەسە بوو یان کەسی تریش توش بوو لە خانەوادەکەتان؟ وەڵا تەنها باوکم بوو ماوەک پێشێستا 3 ڕۆژ پێشێستا مامم توش بوو دەیگو ناچمە ئەوەی نەخۆشخانەی ڕزگاری گوتی بچمە وێندەر دەمرم دەمکوژن حتا بە قەنەعەتم هینا گوتم کاکە ئەوەتە ئەمە چمە وێندەر 21 ڕۆژ دەوێ مام هیچم لێ نەهات ئەلحەمدوللا زۆر باشە قەنەعەتی پێ هینا چۆ وێندەر ئێستا کە لە ڕبەستە شوێ ڕزگاریە. کاک ئەحمەد پرسیار دەمەوەکو دوا پرسیار لەوە کەم نامێ زیاتر وەختت بگرم ئەو دەرمان و پێداویستیانی لەوێ پێشکەش دەکران چۆن بوون شێوازی وەرگرتنیان ئایا هیچ بڕەپارەیەکی بەرامبەر وەردەگیرە ئایا کەسانێک هەبوون کە مەسەلەن کوالیتیان خراپ بێ دەرمانەکان چۆن بوو ئەگەر ئەوەشمان پێ بڵێ و زۆر سپاس دەکەم. دەرمانەکان ئینتیهاباتی ناوی علمی نازانم ئینتیهاباتەکان ئەوە بوو ئیماراتی بوو دیکادرۆن بوو ئەوە بوو ئەڵمانی بوو پارستۆلی ئەڵمانی بوو کلێکسانی سویدی بوو لەگە حەبی رووسی زۆر باشە ینی سەرهێشە ئەوانش ئەوە مێدیکا بووم. بەڵێ کاکە ئەحمەد سەفار زۆر سپاس بۆ جێڕانەوەی بەسەرهاتی خۆت لە ناو نەخۆشخانەی ڕزگاری زۆر سپاس دەکەین بۆ ئەو زانیاریانە هیوای سەلامەتی بۆ مامیشت و تەمەندرێژی لۆ بابیشت دەخوازیین زۆر سپاس. کاکتۆر پرسیارێکی ینی شتێکی باس کرد دەربارەی هاتنە خوارەوەی ڕێژەی ئۆکسسیجین و کول لە راپۆرتەکەش ئاماژەی پێکرا ئۆکسسیجینێکی زۆر دیارە لە نەخۆشخانەی ڕزگاری سەرفە بە هیچ ئامارێک تێ لەسەری و چۆن واتان کردووە کە مەسەلەن بەردەوام ئەو نەخۆشخانەیە ئەو ژمارە زۆرەی کە تێیدایە و زۆربەی زۆریشیان وەکو خۆت ئاماژەت پێکرد نیشانەیان هەیە و نیشانەکانیشیان لە مابینی ناوەند لە بۆ توندە چۆن هاوکاریانەکەن بە دابینکردنی ئۆکسسیجین؟ بەڵێ بەڕاستی ئەم جارێ پێم پێویستی زام ئاماژە بە خاڵێک بکەم ئەمە نەخۆشەکانمان بەسەر سێ تەصنیف داناوە یەکەمیان ئەوانەی کە نیشانیان نییە یان خەفیفە ئەوانە لە نەخۆشخانەی مەیدانی هەژدەی شوبات ئەوانەی کە نیشانەکانیان مام ناوەندی و کەمترە ئەوانە زۆری لە نەخۆشخانەی ئیماراتین بەڵام لەوێش هەر هەیە پێویستی بە ئۆکسسیجینە ئێمە ئێستاکە 50 نەخۆشمان تەنانەت لە نەخۆشخانەی ئیماراتیش ئەوانن کە پێویستیان بە ئۆکسسیجینە و نیشانەکانی تریشیان هەیە بەڵام خۆشبەختانە نەگەیشتیتە ئەو حالەتێکەوە پێویستی بە چاودێری چڕ بێتن یاخود نیزبەی ئۆکسسیجینەکەی کە ئەو برادرە باسی کرد کەمتر ببیتەوە. زۆربەی ئەو نەخۆشانەی کە لە نەخۆشخانەی ڕزگارین ئەوانن کە باری تەندروستیان لە مامناوەندی و بەرەوتوندی و خراترە ئەوە یەکەم نقطە. دووەم ئێستا کە ئەو بڕە ئۆکسسیجینەی کە لە نەخۆشخانەی ڕزگاری سەرف دەبێتن کاتی خۆی لە ماوەی یەک مانگ لە 30 ڕۆژدا ئەو بڕێکی ئێستا کە سەرف دەبێتن بە 3 ڕۆژ تاوا دەبێت واتە ئێستا زۆربەی نەخۆشەکان لەوێ ئۆکسسیجینیان لەسرە پێویستیان بە ئۆکسسیجینە لە یەک ڕۆژە هی 10 ڕۆژی یەک ڕۆژە بزەبت وایە یعنی ئەوە
ئەوە یەک دوو بەڕاستی ئێمە حسابی ئەوەمان کردیە جگە لەوەی کە ئۆکسسیزینی شل هەیە و کە زەختەکەی باشە لە بۆ چاودێری چڕ و لە بۆ ئەوە جگە لەوەش ئێمە قنینەکانیشمانداناوە و ژمارەی زۆریش بەردەستە لەوێ لە حالەتی ئەگەر هات و زەختی کەم بۆ ئۆکسسیزینەکە پێویستنی نابێ ببڕێتن بەڵام جاری وا هەیە لەوانێت تۆزێک زەختی دابەزێ ئەو کاتە قنینە بەکاردێتن سەرڕای ئەوەش ئێمە کارگەی ئۆکسسیزینەکەشی تیمێکی تایبەت هاتووە لە بۆی ئەویش چاک بکاتەوە و دەبێتە سێ ئۆپشن ینی ئەمە بەڕاستی لەو حالەتانە گرنگە ئۆکسسیزین بە هیچ شێوەیەک نەبڕێ لە نەخۆشخانەکە ئێستا ئەوانە هەموو حسابی لە بۆ کرێ سەرڕای ئەوەش بەڕاستی ئەو تیمانەی کە سەردانی نەخۆش دەکەن ئێمە ئێستاکە هەموو پزیشکەکان بە پێی پسپۆریەکەی کە پێویستە لە بۆ نەخۆشیە دابین کرایە ژمارەی کارمەندانی تەندروستی زۆر دانراوەکەوە سەردانی نەخۆشەکان دەکەن بەڵام بەڕاستی ئەو جلکانەی کە لەبەر دەکرێتن ئەوە خۆی کارەکەی زۆر قورس کردیە بەڕاستی قورسەکەی لەوەیە ینی ئەگەر ئەمە لەوانەیە تا ئێستاکە چەند جارێک سەردانی نەخۆشەکانم کردیە کە جلەکان لەبەر دەکەی بەڕاستی چەند کاتژمێرێک زیاتر ناتوانانی تەحمل بکەیت هەم لە بەروەی گەرمە هەم لە بەروەی نزبەی ئۆکسسیزینی لە ناوی کەم دەبیتەوە لە بەروێت و دوو دەمامک لە بەردەکەی دوو گاون لە بەردەکەی و پێویستە بە هیچ شێوەیەک کارمەندێک دەتوانن چەند کاتژمێریان بۆ مای چەند خولێک ئەو جلیان خۆی ماکزیمم ینی زیاترینیان لە 4 کاتژمێر زیاتر زۆر قورس و ئەستەم دەبێتن بەڕاستی جگە لەوەش بەڕاستی ئێمە چەند ژمارەمان کە زیاد کردیە ئەوانە هەریەکی ینی خەرجیشی زۆر زیاد دەکاتن لەسەرەوە بەڕاستی ینی ئێستاکە ئەگەر هاتوو ئێمە خەرجی یان سەرفکردنی ئەو موادانەی کە ئێستا لەو نەخۆشخانەیە سەرف دەکرێتن ڕێژەی ماسک و ئەو موادی تاقیموانێک کە بەکاردێتن ئێستاکە بزەبت ئەویش یەک بەدە زیاترە ینی ئەوەی لە کاتی ئاسایی ئێمە سەرفمان دەکرد ئێستاکە دە بە قەدەری ئەوەی جاران زیاتر سەر دەبێتن جگە لەوەش بەڕاستی ئێمە ینی کە نەخۆش کە باسی نەخۆش دەکەین لە نەخۆشخانە ینی نەخۆشخانەکانی تر ئەو جلکە ئەوی پێویست نییە تەنانەت بەس لەوانەیە گاونێک لەبەر بکاتن یان دەمام بکە بەڵام لەوێ کارمەندەکان زووتر ئەمە حالەتمان هەبووە لە خۆچوون هەبووە دکتۆر هەبووە چووە لە خۆچووە لەنا ئەو جلکە یان نەیتوانیە پێویستی بە ئیسراحەتێکی زۆر بووە لێ ژمارەی زۆر کارمان پێویستە لە هەبێتن بەڵام یەک حقیقەتیش هەیە ینی ئەو حقیقەتە ئەوەیە ئێمە ئەگەر هات و ڕێژەی مردن لە چاودێری چڕ تایبەتی ئەوانەی کە لە ژێر بەنجدان چونکە لە چاودێری چڕ ئێمە دوونەوە نەخۆشمان هەیە ئەوانن کە سیپاپ ماسکیان پێدەێن کەوا یاری دەدەری ئۆکسسیزینەکەیە لە بۆی ئەوانەی تریشکەوە لە ژێر تیوبدان واتە وەکوەیەکەوە بێهۆش بێتن و لەسەر ئەوەکە بێ ڕێژەی مردن خۆی لە کاتی ئەوەی ڕێژەی مردن لە کاتی غەیری کۆڕۆنا با بڵێن ئەوانەی کە لە چاودێری چڕ دەبن و لە ژێر سرکردن دەبن ڕێژەکەیان عادەتەن لە 155 واتە لە دوو نەخۆش یەکێک دەردەچێت بەڵام بە گوێرەی ئەوەی کەەوە ئێمە لیژنەی زانستیمان هەیە و لە نێویشیان پزیشکی سەرکاری تێدایەکەوە ئەوان کارەکەی ئەوانە ئەوان باز لەوە دەکەن کەەوە ڕێژەی مردن لەسەر تاسەری جیهان لە چاودێری چڕ ئەوانەی لە ژێر هەناسەی دەستکردان ڕێژەکە زۆر زیاترە لەو 155 تەنانەت زاری وا هەیە لە شوێنان گەیشتێتە 90 لە 100 ئەوانە زیاتر بەڵام ئەوانێک کە لەسەر سیپاپن واتە ئەوەی کە یاری دەدەری ئۆکسسیزینەکەیە ئەوانە ڕێژەیەکی باش تا ئێستاکە چاک بوویتەوە بەرەو باشی ڕۆیشتە لە نێویشیان هەیە حالی بەرەو خراپی ڕۆیشتە لێ بەڕاستی ئێستا ئێمە وەکو دکتۆر لاوەندیش لە تەقریرەکە باسی کرد زۆربەی زۆری ئەو کەسانەی کە بە کۆڕۆنا گیانیان لە دەستدایە لە نەخۆشخانەی ڕزگاری بووە ئەویش لەبەرەوەیە نەوعەتی ئەو نەخۆشانێکە لەوێنە زیاتر کارەکە لەوێ چڕکرایتەوە ئەو نەخۆشانێک کە باری تەندروستیان نازیێگیرە ئەلێ سەر هەر ئەمەیە وای لێ کردووە کە ئەو نەخۆشخانە ڕزگاریەی کە هەموو هاوڵاتیان و دانیشتوانی هەولێری پایتەخت بە شانە خۆشخانە و بە شوێنی چارەسەرکردنی ئازار و دەردەکانیان ناویان دەبن ئێستاش دەزانم خەڵکێکی زۆری ئەم پارێزگایە کە ئێستا دەبینێ ئەو حاڵەتە زۆرانی کۆڕۆنا لەوەیە خەڵە کێشێ چونکە
لەسەر ئەنجامی بڵاوبوونەوەی ڤایرەسەکە و پابند نەبوونی بەشێک لە هاوڵاتیان بەداخەوە وای لێ کردووە کە ڕۆژانە ئەو 1000 بۆ 2000 کەسەی تر کە سەردانی ئەو نەخۆشخانەیانە کرد بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکانی تریان ئێستا ئەوان شوێنێک نییە بچن بۆ ئەوەی نەخۆشیەکانی لێ چارەسەرکەن ئەو نەخۆشخانەیە لە ناو ناخی هەموو پزیشکێکی ئەم پارێزگایە جێخۆی کردوێتەوە جگەلەوەی کە هەموو هاوڵاتیانی ئەم شارە چارەسەری خۆیانیان لێوەرگرتوم بەش بە حاڵی خۆم زیاتر لە 8 ساڵ ڕاهێنانم لەو نەخۆشخانەیە کردووە و ئێستاش کە وەکو دەبینین ئێمە پێگەیشتین بۆ ئەوی بچین یاری مارمەتی ئەو نەخۆشانە بدەین هەریەکە و لە بواری پسپۆڕی خۆیدا بەداخۆ لەبەر کۆڕۆنا ئێستا ناتوانین ئەو هاوکاریە بین بە پێچەوانەوە هاوکاری ئەو نەخۆشانین کە تووشی کۆڕۆنا بوون. کردلۆڤان من لەسەر پارێزگای هەولێر هیچم نەماوە تەنها ئەوە نەبێت پرسیارێک هاتووە ئایا جەژنی قوربان کەرەنتینمان دەکەنەوە یان نە. بەڕاستی ئەوەیان بە ئەمن بە پێش نەکەوم لەو قەرارە بەس تاکو ئێستا ئەوەی کەوا لە ژووری ئۆپەراسیۆن و لە لیژنەی باڵاوە کە بڕیارەکان دەرچووە باس لەوە نەکرا کە قەدەغی هاتوچۆ بکرێتن بەڵام ئەو ڕێکارانێک کە ئێستاکە جێبەجێ کراوە لەوانەیە هەر ئەوانە بەردەوام بێ بەس بە تاکید کۆبوونەوە دەکرێت و هەڵسەنگاندن دەکرێت بۆ وەزعی کە ئێستا تێداین بەر لە جەژن ئەو کاتە بڕیاری پێویست دەدرێتن لە ژووری ئۆپەراسیۆنی هەولێرەوە. زۆر سپاس دەکەم تەوان ڕێکخراوی تەندروستی جیهانیش ئەمڕۆ بە هەموو شێوەیەک دەرگاکانی لێدا خستین بەلانی کەمەوە هەتا 6 مانگی تروتی ئیل ئەگەر بێ ئاگاتان لە خۆتان بێ ینا ڤاکسین هەرچەندە ئەنجامەکان خۆشببختانە باشن بەڵام بەلایانی کەمەوە هەتا سەری ساڵ بە تەمای نەبن هەر ئەمەشە کە داتاکان پیشانمان دەدا کە ئێستا ڕێژەی توش بووان و ژمارەی توش بووان لە سەرتاپای جیهان 15 ملیۆنی تێپەڕان تەنها لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا 4 ملیۆن کەس تووشی ئەم ڤایرەسە بوون. هیوادارم هەمومان پێکەوە زیاتر پابند بین بۆ ئەوەی بتوانین ئەو ڕۆژانە ببینین کە ڤاکسین و زانیاری و زیاتر لەسەر ئەم نەخۆشیە و چارەسەریش وەکۆی دکتۆر دلۆڤانیش ئاماژەی پێکرد بتوانین ئەو فشارە زۆری کە ئێستا لەسەر وەزارەتی تەندروستی و بەڕێبەرایەتەکەی ئێوەشە بتوانین بۆ خزمەتی زیاتر و بەرەو پێشبرتنی تەندروستی هاوڵاتیانی تر بەڕێوبین. دکتۆر دلۆڤان محەممەد زۆر سپاس بۆ ئامادەبوونت ئەزیێتماندای ماندوونەبی کە لەگەڵمانە بەردام بووی لە کۆڤید-19. سپاس بۆ ئێوەش دەستان خۆش. هەموو لایەکتان هەر تەندروست بن تا کۆڤید-19 داهاتوو شەو تاشە.